فریاد لە گەڕەکەی خۆیان کە ناوگردانی شاری سلێمانیە غازی دەست نەکەوتووە بە ناچاری هاتۆتە یەکێک لە وێزگەکانی دابەشکردنی سوتەمەنی و غازی بازرگانی دەکرێت. بەڵام نیگەران لەبەر ئەوەی پێشتر بتڵێ غازی بە 8500 دینار کڕیوە ئێستا دەبێت 25,000 پێ بدات. هاوڵاتیان دەڵێن لە دوای ڕاپەڕینەوە ئێمە قەیران بە قەیرانێکی دیکە دەستپێری. وڵایەتم بۆ غاز نییە خۆ لە دەست ناکەوێت لە هیچ شوێنێ ئەبێ ناچار بچین بۆ بانسخانەکان تێکەین لە بانسخانەکانی زۆر گرانە ئێستا بایدا زایتەکەی بەشی هەفتەیەکەکە ئەگەر ئەو پەڕی اقتصادیشی لێ بکەیت بەڕاستی بەقەر یارانی اقتصادی کەوتۆ لەسەرمان لە هەموو ڕوویەکەوە لە دوای ئینتیفازەوەمە بەردەوام بووە کێشەی غاز هەر هەبووە هی هەموو شتێکە بوو خەیرانی هەموو شتێک بوو لە دوای ئینتیفازەوە بە 25 پڕێکەن بە 25 بۆ فولەکەن 25گەش بەشی ئەو پەڕی 20 ڕۆژ ئەرەوە نەتەکە بەڕاستی مۆزعەفە کەڵک نایەوە. من ئەمڕۆ غازم کڕی لەبەر ئەم خەیرانەی کە دروست بووە لە هەرێمی کوردستان بۆرەی ئەم جەنگەوە غاز بتڵە بچووکەکان بە 22,000 پڕم کرد گەورەکانیش هەر بەپێی بتڵە چەند بتڵەگەیە بەونە پڕم کرد لەبەر ئەم وەزعی دروست بووە و زۆر بە زەحمەت دەستەکەوێت چەندی بەنزیخانەوین گەڕاوم تا دەستم کەوتووە ئەویش لە ڕێی خزم و ناسیاوی خۆمەوە دەستم کەوتووە ئەگینا بە هیچ شێوەیە نییە ئەم بتڵە گەورانە پێی شوێ پڕ ناکەن لە یەک شوێ زۆر بە ئەستەم. خاوەنی یەکێک لە بەنزیخانەکانی سلێمانی بە پەیامی وت جاران 20 تەن غازیان لە کۆرمۆرەوە بۆ دەهات بەڵام ئێستا تاکە سەرچاوەیان گۆڕەپانەکانی بازاڕی ڕەشە و بەو هۆیەشەوە هاوردەیان بۆ 1 تان کەم بۆتەوە. غازفرۆشێکیش دەڵێ چەند ڕۆژە نەیتوانیوە غازدا بەش بکات و دەڵێ غازە نەکرد هەفتەیەکە تقریبان هەفتەیەکە بارە نەکرد پێتەڵەن چێڵەن نییە وەڵای ئەڵێن ئەبێ نازانکە بێ کۆرمۆریش ناکات کەگە کۆرمۆری ئیشی نەکردی ئەمە غاز لای کوێ بێنین خەڵک ڕۆژان تەلەفۆن بۆکە هەموو ڕۆژە تەلەفۆنەکە وتیان ئەمڕۆ لە بەکرە جوانەدا بەشکری حەجم نەبیستەوە هیچیشم نەبینیوە ئێمە معمەلمان نیە ئێمە چاوەڕێی شەریکەی کۆرمۆرین ئەو ئیش کام جا معمەلمانە بێ ئاوایە جناب دوکانەیە بەڵێ دوکانمانەیە لە بەکرە چۆینی ئەمە کەمە بەرگەی ناگرێ خەڵکەکەش هاوارێتی ئەگەر چوار بتڵی بێ هەمووی ڕاگە پڕێکاتەوە تەحملی بتڵێ تۆ بتڵێکە هەیە بووەسا با سەفەرێکیش لە بەنزیخانە تێکەی. کەمبوونەوەی غازی ماڵان بە شێوەیەکە کەمترین بریکاری غاز لەسەر شەقام و کۆڵانەکان دەبینرێت و سەرجەمیان ناتوانن پێداویستی نەک بازار بەڵکو کڕیارە تایبەتەکانی خۆشیان پڕ بکەنەوە. سەرۆکی لیژنەی باڵای قایمقامێتی سلێمانی بە پەیامی ڕاگەیاند لەمە دوا بە هاودەمی کارمەندانی هێزە ئەمنیەکان بریکارەکانی غاز لە گەڕک و کۆڵانەکاندا دەگەڕێن و غاز بە دادپەروارانە دابەش دەکەن. غازەیە قوربانەوەم غازەیە بەڵام تۆ بێ ڕۆژی ڕەشتر هەیە قوربانەوەم غازەیە عنی ئەوە نییە بڵێن کە سفرە ئەوەش نییە بڵێن بە قەیجاران هەیە قوربانەوەم باشە ئاوا تا چەندی تر ئەتوانین ئاوا بدرێژە بین وڵی بەردەوامە تا بتوانین. لەگەڵ هەڵگیرستانی جەنگ پێش وڵاتانی بەشەر هات و کاریگەریە نەرێنەکانی لەسەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەرکەوت و هەرزوو گرانبوونی سوتەمەنی و غاز و کەمبوونەوەی سەری هەڵدا حکومەتی ماوە بە سەرچووی هەرێمیش هاوشێوەی هەموو قەیرانەکانی دیکە بۆ چارەسەر دەستەوسانە. وشار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.